بەتەنیا تاقە ڕێگایەک بەڕای من بۆ گەڕاندنەوەی شکۆ و متمانە بۆ پاراستنی گیانی خەڵکی سڤیل لە دەست درۆنەکانی تورکیا لە دەست جاسووسەکانی تورکیا بەتەنیا ئەمەیە خۆپیشاندانێکی گشتگیری بکرێ بەرەو بەغدا لە کەرکووکەوە بەرەو بەغدا هیچ ڕێگای دیکە نییە. ئەو خۆپیشاندانانەی کە لە ناوچەی سەوز دەکرێن لە ناوچەی زەرد دەکرێن ئەم خۆپیشاندانانە بە دڵی پارتیویەچێتین بە دڵی حکوومەت کارتۆنیەکەی هەرێمی کوردستانن بە دڵی حکوومەتەکەی سوودانین کە گرێبەستی 10 ساڵەی لەگەڵ تورکیا ئیمزا کردووە لە پێناوی ئاو لە پێناوی ڕێگای بازرگانی و کۆریدۆری بازرگانی نوێ. لێرەدا هیچ ڕێگایەک نییە جگەلەوەی ئەوانەی خۆیان پێ کۆمەڵگای مەدەنیە ئەوانەی خۆیان پێ ئۆپۆزیسیۆنە ئەگەر جەسارەتیان هەیە گرێبەستەکانتان لەگەڵ ئاژانسی ئانادۆڵ و گرێبەستەکانتان لەگەڵ زانکۆ قەشمەرەکانی ڕەجەب تەیب ئەردۆغان وەلاوە بنێن بازرگانیەکەتان بۆ ماوەیەک لە ڕێگای تورکیا ڕابگرن و یەک خۆپیشاندانی بچووک بکەن تێگەی چەند سەد کەسێک بەتەنیا بپەڕێنەوە ئەو بەری کەرکووک و بالەوێشەوە بەرەو ئاراستەی بەغداوە بڕۆن بە سەدان هەزار هاوڵاتی عەرەب دێنە پێشیان و بەیەکەوە گەورەترین خۆپیشاندان دەکەن عەرشی حکوومەتی سوودانی و وەزارەتی فواد حوسێن و جمهوریەتی ئەو کابرایی کە لە بەغدا خەوتووە دەهەژێننیتر. تاقە ڕێگا بۆ گەڕانەوەی متمانە ئەمەیە. تاقە ڕێگا ئەمە نییە کیانی کوردی و ستاتۆی کوردی و یەکێتی بۆ بێدەنگە و پارتی بۆ بێدەنگە و هایدە دەنگ بکات چییە؟ هیچ کەسێک ناتوانێت دەنگ بکە و بەڕاستی ئەوە قەنەعەتێکە من پێی گەشتمە لە بەیانیەوە دەیان تەلەفۆنم لەگەڵ دام و دەستگا نێودەوڵەتیەکان کردووە دەربارەی ئەم شتە. یەکەمین پرسیار کە لێم دەکەن لە ناوخۆدا چی هەیە کا پێمان بڵێ لە ناوخۆدا کاردانەوەکان چین خەڵک چیەکە حیزبەکان چیەکەن ئۆپۆزیسیۆن چیەکە دام و دەستگاکان چیەکەن ڕێکخراوە مەدەنیەکان چیەکەن. ئێمەنیش ڕاستیەکەیان پێ دەڵێن ئۆپۆزیسیۆن دەنگی لێوە نایە چونکە ئۆپۆزیسیۆنیش بەشی زۆریان چ لە ڕێگای حیزبەوە دەبێت چ لە ڕێگای تاکەکان دەبێت ئیتر بیزنسێکیان لە ڕێگای تورکیا یان لەگەڵ تورکیا هەیە تەلەڤیزیۆنەکانیان گرێبەستیان لەگەڵ ئاژانسی ئانادۆڵ هەیە لە هەمان کاتدا کۆمەڵێک حیزب دوکانی سیاسیمان هەیە لە ناوچەی هەولێر و لە ناوچەی سلێمانی ئەم دوکانە سیاسیانە خۆپیشاندانێکی 10 کەسی 15 کەسی دەکەن بەڵام ئەم خۆپیشاندانە بە دڵی یەکێتی و پارتیە خۆی پیشاندانێک دەکات لە بەرامبەر UN لە بەرامبەر نەتەوە یەکگرتووەکان نەتەوە یەکگرتووەکان ئەڵێ ئەتۆ دەوڵەتت هەیە ئەتۆ سیادەت هەیە سیادەی تۆ دەوڵەتی تۆ حکوومەتەکەی تۆ پەرلەمانەکەی تۆ چی ئەڵێ دەربارەی ئەو بردومانە کە سەروەری خاجی تۆ بنپێ ئەکرێ ئایا ئەوان دێنە سەرجادا خۆپیشاندان دەکەن دێنە نەتەوە یەکگرتووەکان شکایەت بکەن هیچ نییە بۆ ئەوەی ئەمە بکرێ بەتەنیا تاقە ڕێگایەک ئەمەیە ئەمانەی کە لەسەر تەلەڤیزیۆن قسە دەکەن ئەو حیزبە ئۆپۆزیسیۆنانە باس لە ئیسلامیەکە ناکەن کە شەو ڕۆژ باسی موچە دەکەن بەڵام باس لەوە ناکەن ئەو کەسێک کە بەبێ موچە دەیەوێ خۆی بژێنێ لە لۆفەی خەلان بە خۆی و دوو مناڵی دەکرێتە ئامانج باس لەمە ناکەن ئایا خوێن گرنگترە یان موچە ئەمە ئەخلاقی ئیسلامیە سیاسیەکانە بەڵام ئەمە گلەیان لێ ناکرێت ئیسلامی سیاسی لە کوردستانی عراقدا لەگەڵ ئیسلامە سیاسەکەی کە لە کوردستانی تورکیا خەریکە بە مردووی لەدایک دەبێت مەبەستم حیزبوڵڵای کوردستانی تورکیایە کە زۆر کەس زانیاریشی لەسەر نییە ئەمانە هەمویان لەگەڵ حکوومەتەکەی هەرێمی کوردستان خەریکن حەمیدی ئاڵایی سەدەی 21مین پێک دێنن خەڵک ئاگای لێ نییە لەمە قسە لەسەر ئەمە ناکرێت بەجددیش قسە لەسەر ئەمە ناکرێت لە هەواڵەکاندا دووسێ قسەی لەسەر دەکرێن وەزیرێک شتێک دێنن وەزیرێکی تەقاعود تێگەی ئەمە دێنن بەڵام کار لەمە چۆتە دەرێ پێویستە کاردانەوەیەک لەناو حکوومەتی بەغدا ڕووبدا چونکە ئێمە دەزانین کاردانەوە لەناو حکوومەتی هەرێمی کوردستانی ماوە بەسەرچووی نامەشروعی کارتۆنی و لەتەی عەشایری دروست نابێت شتیوا مستحیل دروست ببێ دروست نابێت چاوەڕێتان لە دوای هەڵبژاردنیش نابێت کەواتە تاقە ڕێگا ئەمەیە شەقامی عێراقی شەقامی بەغدا دەکوڵێ بەرپرسیارە سیاسیەکان بەخۆیان ئێمە ناوێرین بچینە دەرەوە
ئاڵێن لە باکووری عراقدا حتمما باکووری عراقیشە کوردستانی عراقی باشووریچ ئەرن لە باکووری عراقدا چی ڕۆدا ئێوە بۆ بێدەنگن عراق دەکەوێتە ژێر پۆستال خەڵکی سڤیل دەکوژێ ئێوە بۆ بۆدەنگن ئەو ڕەزوو باخە جوانانە دەسووتێنرێن ئەو دێهاتانە هەموو چۆڵ کران جوانترین دێهات لە کوردستان لەو ناوچەیەنە وە خەریکە 700 دێهاتی دیکەی جوان کە من بەشی زۆریان لە ناویان دەگەڕاوم خەریکە بەڕاستی ئەگەر ئەو ڕەوشە بەردەوام بکە ئامانەش چۆڵ دەکرێن تاقە ڕێگا لە بەرامبەر ئەوەیە لەگەڵ ئەو هاوڵاتی عەرەبانەی بەغدا پردێک دروست بگرێ کامە حیزبی ئۆپۆزیسیۆن دەنگی دەوێت لە بۆ هەڵبژاردننی ئایندەی کوردستان من ڕێگایەکم هەیە من ڕێگایەکە پێت دەم بەڵام دەبێت تۆزێک جەسارەت و بوێریت هەبێت لە سیاسەتدا دەبێت ئینسان ڕیسک بکە ئەویش ئەوەیە بڕۆ لایەنگرانی خۆت پسواری هەفتەش پیکا بکە لەو بەری کەرکک دایان بەزێنە با ڕێپێوانێک بکەن بەرەو ئاراستەی بەغدا هەر کە گەیشتنە کەرکک و کەرککتان تێپەڕان بە هەزاران بە سەد هەزاران هاوڵاتی عەرەب دێتە پەناتە بەڵام نەچن لەوێت تائیفەت و مەزهەب چیتی و کوردستان چێتی و عراق چێتی بکەن نا بڕۆن لەوێ شەڕەفی ئەو خەڵکە بپارێزن ئەو کاتە ئەتۆ ئەتوانی عەرشی حکوومەتی ئێستای سوودانی بەهەژێنی کە ناچاری بکە چۆن درۆنەکیان لە کەرکک خستە خوارەوە لە کوردستانیشدا هەر درۆنەک تێپەڕی بیخەنە خوارەوە وەڵا ئەمە ناکەین ئەمە لە خزمەتی پەکەکەدایە پەکەکە کێشەیە پەکەکە ئەم کێشانە سازەکە کاکە کارمان بە پەکەکە نیە وە لە ناو ئەوە لە تەنش سلێمانی لە خەڵک دەدا لە بینی سلێمانی و هەولێر لە خەڵک دەدا خەڵکی مەدەنیە خەڵکی مەدەنی هیچ پەیوەندی بە پەکەکەەوە قەت نەبووە لی داوایتر کوشتوێتی ئەو چ پەیوەندی بە پەکەکە و مەکەکەەوە هەیە خۆی لە خۆیدا پەکەکەش ناوێ ئەو ڕێگای ئەمن باسی دەکەم پەکەش ناوێت سەرباریەوەی بەخۆی کۆمەڵێک پەیوەندی باشی لەگەڵ حەشدی شعبی و لەگەڵ لایەنە عەرەبە شیعیەکان هەیە ئەوەش دەزانم بەڵام نایهەوێ لە دەرەوەی قوتوە ڕەشەکەی ستاتوتی حکوومەتی کوردی نۆکەر لە دەرەوەی ئەو قوتی ڕەشە نایەوێ کار بکە تێگەی دەیەوێت لە چوارچەوەی کۆنگرەی نەتەوەیی کێشەکە چارەسەر بکە ئەمە نابێت کاکە کامە حیزبی ئۆپۆزیسیۆن کامە ڕێکخراوی مەدەنی جەسارەتی هەیە دەیەوێت خۆی بکرێتەوە خۆی بەهێز بکە کاکە قبولمانە بازرگانی لەسەر خوێنی ئەم کەسانە بکەن کە لەو ڕۆژانەی دواییدا شەهید بوونە تەواو ئەوەشمان قبولە کاکە بڕۆ کارێکی وا بکە هەتا نزیکی بەغدا بڕۆ بزانە چی ڕۆئەدا خۆی لە خۆیدا مقتەدا سەدرێکی تر لە کەمیندایە ئەوانش دەکەونە سەرجادە و ئیتر کێشەکە چارەسەر دەبێت